بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر سەردانەکەی محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران دەکەین کە سەدانی عێراقی کردووە و لەگەڵ بەرپرسانی عێراق و چوار سەرۆکایەتێکی عێراق کۆبۆتەوە سەرەوە دەکەین ئامانجی سەردانەکەی چییە؟ ئایا پەیوەندی بە دۆسیە یاسایش و گروپە چەکدارەکانەوەیە؟ پەیوەندێکی بەو گۆڕانکاریانە شەیەکرە ناوچەکەدا هەیە و کۆتای هاتنی ماوەی ئاگربەز لە نێوان ئێران و ئەمریکا و ئایا لەم سەردانەدا عێراق دەتوانێت ئاسانکاری وەربگرێ بۆ هەناردەکردنی نەوتەکەی لە ڕێگەی گەر و هورموزەوە کە ئێستا کێشەی بۆ دروست بۆ و کاریگەری گەورەی لە سەرابووری عێراق داناوە سەر پەیوەندەکانی عێراق و ئێران وە گرنگی عێراق بۆ ئێران چییە؟ چ لە ڕووی ئابوووریەوە بێت لە ڕووی ئاسایشەوە بێ گرنگەکەی چییە؟ هەروە پرسی دوای کشانەوە هێزەکانی ئەمریکا کە بە پێوەڕێکردنی کە کراوە لەناو عێراق و ئەمریکا دەبێت لە سینۆ هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و لە هەرێمیش بکشێنەوە چ کاریگەریەکی دەبێت سەرم پرسانە دەکەین لەگەڵ بەڕێز عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشووتری پەرلەمانی عێراق. کاک عەبدولعەزیز بەخێر بێ، سوپاسیان سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە سەردانەکەی قالیبافەوە دەست پێ بکەین، پێدوایەوە کاری سەردانەکەی چییە و دابەزینی لە فڕۆکەخانەی بەغدا و چوونی بۆ شوێنی تیرۆکردنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی مۆندیس و ئەنجامدانی کۆنگرەی ڕۆژنامەوانی پەیامی تێدا بوو هەر کە یەکەم بڵین وێزگەی سەردانەکەی لێوەوە دەستی پێکرد؟ سەرەتا سڵاو و ڕێز بۆ جەنابەت و بۆ هەموو بینەرانی پەیام سوپاس دەکەین. بەخێر و بۆ ئەو کارمەندانەی کە لە پشتی ئێرەوە ماندوونە ناسانە ئیشەکە ڕاستان دەکەین. بەخێر بێن. ئەوەی کە پەیوەندی بە هاتنی قالیبافەوە هەیە، سەرەتا بێ قسە لەسەرەوە بکەین ئایا ئێران چۆن تەماشای عێراقەکە وەکو دراوسەیەک. عێراق ئێران بوات سەیریەکە کە ئەوە قوڵایی استراتیجی ئێرانە. عێراق بەشێکە لە قوڵایی استراتیجی ئێران و بە هیچ شێوەیەک ئێران لە دەستی نادا و نایەڵێ بەو شێوەیە بێ کە ئەمریکا ئەیوێ و هەندێ دەوڵەتانی ناوچەکە یانەوێ و ئێستا حکوومەتی عێراق بەو شێوەیە بەرنمەیەکی داناوە کە دەستی ئێران لە عێراق دابڕێ. ئەوە ئێران بەو شێوەیە سەیریەکە کە لە ڕووی عەقایدیەوە و لە ڕووی مەزهەبیەوە کە زۆرینەی خەڵکی عێراق شیعەیە و ئەوە عومقێکی استراتیجی ئێرانە و ئەماکنی مقدسەی تایە کە هی مەزهەبەکەیە کە پەیوەندە بەوانەوە. لەبەر ئەوە هەموو ئەم ئەسبابانە وا ئەکا کە ئەوان بە ئاسانی دەستە عێراق هەڵ نەگرن لە ڕووی عەسکەریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریشەوە. باشە، بەس قوڵای استراتیجیەکە لە ڕووی مەزهەبی یاخود ئابووریە سەربازیە بڵێن عێراق بۆ ئێران لە هەموو ڕۆکانەوە هەموو ڕۆکان ئاسایشە بڵین؟ بەڵێ لە هەموو ڕۆکانەوە چکە ئاسایشی نیشتمانی ئێران بە عێراقەوە بەندە. بەڵێ لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی ئابووریشەوە گرینگە ئێران. هەر ئێستا یەکێک لە با بڵێم نامەکانی قالیباف هاتنی بۆ ئێرە مەسەلەی ئابووریە، یەکێکی مەسەلەی ئەمنی و عەسکەریە و ئەوی تریشی مەسەلەی هورموزە کە ڕێگە بدرێ بە عێراق نەوتەکەی، چکە عێراق ئێستا لە وەزعێکی وایە مقایزەیەک بکا لەگەڵ ئەم حکوومەتە کە با بڵێم با بە تەسەلسول باسی بکەم باشترە. هاتنەکەی قالیباف پەیوەندی یەکەم بە فەسائیلەوە هەیە، ئەو هێزانە چەکدارانەی کە سەر بە ئێرانن، چکە دوو نەوعی هێزی چەکدار هەیە لە عێراقا، بەشێکی بەعەلەنی بە ئاشکرا سەر بە ئێرانن و نایشارنەوە و ناوی خۆیان ناوە مەقاومەی ئیسلامی و ڕۆڵیان هەبووە لەو لە شەڕی نێوان ئەمریکا و ئێرانە. بەشێکی تریشی بەنهێنی بەڵام هەموو ئەوانەی لە دەسڵاتن ئێستا دۆستی هەرە نزیکی ئێرانن، لە خەتی ئێرانیش لا نادەن، بەڵام ئەمان دیبلۆماسیانە بەنهێنی ئیشەکەن و لاکەی تریش بەعەلەنی و بە هێز ئیشەکە و ئەمانیش هێزیان هەیە، ئەم لایەنانەش خۆیان هێزیان هەیە، بەڵام هێزەکانیان لە چوارچێوەی حەشدی شەعبیە کە حەشدی شەعبی خۆی بەشێکی
یاساییە یعنی بەشێکە لە منزومەی دیفاعی عێراق و بەپێی یاسا ڕێکخراوە ئەوەی کە قالیباف هاتووە و دەرکەوت ینی لە دوای ئەوەی حکوومەتی عێراق بە تایبەت زەیدی کۆمەڵی گۆڕانکاری کرد لە دەستگا ئەمنیەکان پێشوەخت تەنانەت مەسئولی با بڵێم ئەمنی مەجلیسی وزەرایشی گۆڕی لە عملیە قیادەی عملیاتی بەغای گۆڕی و کۆمەڵی دەستکاری ینی کرد تیرۆ بەڕێوەبەرەکەی بەڵێ و دەستگای دژە تیرۆ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق ئێستا اعتیمادی کولی لەسەر دژە تیرۆرە علی زەیدی بەڵێ و تەنانەت بۆ پاراستنی خۆشی هێزی بەرگریشی دانا لە دوێنێەوە و اعتیمادی کولی لەسەر هێزی دژە تیرۆرە و هێزی دژە تیرۆر چون عەباس حوسێن ئینیان گرت یاقوبیان گرت ئەوەی بەرپرسەکەی نوجەبە بەڵێ و طبعا دەستبردن بۆ کەسایەتێکی وە کە مەسئولی استخباراتی حزامی بەغداد بوو ینی شتێنەی بەغا بوو و بەپێی ئەوانەی دەستگامنەکانی نزیک لە حکومەت کە ئەم سەرپەرشتی هەموو ئەو لێدانانەی کردووە کە لە خەلیج دراوە بۆیە ئەمان یعنی طبعا بەپێی و معلوماتانەی کە لە خەلیج هەواتەوە دەستگا مخابراتەکانی خەلیج و عێراق و ئەوە هەندێکیش نزیک لە عێراق و ناوخۆوانە بۆیە ئەویان گرت بەڵام گرتنی ئەو ئاسان نەبوو گرتنی ئەو دوێنێ شەو لە بەغا وەزعەکە گەیشت بووە حاڵەتێکی زۆر مەترسیدار لەسەر ئەو عەباس یاعقوبیە بەڵێ شەڕی ناوخۆ دروستە بوو دوێنێ ئەگەر ئازادیان نەکرد دوێنێ ئەوان هێزێکی زۆریان هێنا هەموو فەسایلەکانی مقاومە هێزێکی گەورەیان هێنا بۆ محاسەرەکردنی منطقەی خەزرا و تەنانەت کێشەی گەورە دروستە بوو و عێراق حکومەتیش ئامادەباشیەکی تەواوی کردبوو بەڵام دوێنێ فریاکەوتن لە ماڵی عەمار حەکیم کۆبنەوەیە کرا و لەو کۆبنەوەیە بڕیار درا کە سبەینێ لەبەر ئەوەی جەنابی قالیبافیش دێت بۆ عێراق و هەم ینی لەبەر خاتری ئەو و لەبەر خاتری ئەوەش کە کێشە دروست نەبێ عەباس حوسێن تەسلیمی حەشد بکەن و حەشد ئیتر لە بەردەم ئەمڕۆ بە حساب لە بەردەم قازی بینی و ئەدلەت نەبوو ینی بێتاوانەکەی سەلمێنرا کە هیچ ئەدلەیەکی بەردەست نییە ینی بەڵگەی بەردەست نییە لەبەرەوە ئازاد کرا بەڵام خۆی لەبەر ئەوە ئازاد دەکرا خۆتە زانی منەڵێم لە ماڵی عەمار حەکیم ئەو هینەکرا بۆ ئەوەی کێشەکان ئازاد کرا پێ لەبەر بۆیە بە ئاسانی ئێران دەست عێراقل ناکە باش بەس بەڕێ زووتر ئێستا وڵاتانی ناوچەکە دوای دینە سەر زیاتی سەردانەکەی قالیباف دەکەین بەس ئێستا کابینەکەی عەلی زەیدی وڵاتانی ناوچەکە مەبەستە سعودیە و ئەتاوەکەوتنە سەر خۆلەشکی کراوە هەوڵێکە بۆ لە قاڵبدانی ئێران و لاوازکردنی ڕۆڵەکەی بەڵێ لە عێراق پێگەی ئێران لاوازکردنی پێگەی ئێران لە عێراق یا لە قاڵبدانی بە تەواوەتی ئەو ڕێکەوتنە سێ قۆڵە پەیوەندی بەوە هەیە هیچ حتمەن بە عێراقەوە هەیە پەیوەندی بە هەموو ناوچەکەوە خۆی ئەسڵەن ئەگە بێن باسی ڕێکەوتنی مەکە بکەین هەر وڵاتێک بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە پاکستان طبعا پاکستان بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە پاکستان لەبەرەوەی بە تایبەت سعودیە تەمویلێکی مالی زۆریەکە پێویستی بە ئەمکانیات و پارەیە و بە استثماراتە لەو ڕووەوە پاکستان پێویستی بەوەیە کە پێشتریش اتفاقی دیفاعی مشتەرەکیان هەبووە لەگەڵ سعودیە تورکیا لەبەر ئەوەی ئیسرائیل نەبێتە هێزێکی گەورە لە ناوچەکە و مەترسی تورکیا ئەوەیە ئیسرائیل پاوانخوازیەکی گەورە بکات لە ناوچەکە هیچ هێزێک نەماوە غەیری تورکیا بۆیە تورکیا بەوە چکە هەر سێ دەوڵەتەکە هەم پاکستان و هەم تورکیا و هەم سعودیش لە ژێر هەژمونی ئەمریکان ینی با بڵێم سەر بە غەربن سەر بە ئەمریکان بەڵام لەگەڵ ئەوە تورکیا بە بەردەوام مەترسی ئەوەی هەیە کە ئیسرائیل پاوانخوازیەکی گەورە بکە بۆیە تورکیا چۆتە ناو معادلەکە لەگەڵ سعودیە و ئەوەندە ئەو بۆ ئیسرائیلە ئەوەندەی بۆ ئێران نییە
ئەوەی اتفاقی طبعا لە ڕوانگەی تورکیەوە بۆ دیفاعی مشتەرەکەکە بۆەوە نییە بۆیە هەند یەکسەر تحرکێکی کرد لەگەڵ ئیسرائیلە چکە ئەو دژ بە پاکستانە لەبەر ئەوەی ئەو ئەتوانێ هاوکاری ئیسرائیل بکات لە هەر کاتێک کە پاکستان تەدەخولێکی کرد ئەجا سعودیە خۆی لەبەرەوەی دەرکەوت سعودیە چەندین ساڵە لەژێر با بڵێم لە چوارچێوەی بەشێکە لە ئەمنی قەومی ئەمریکا حسابەکرێ اقتصادەکەی و ئەمریکا بە بەشێک لە عمقی استراتیژی خۆی حسابیە کرد بەڵام نەیتوانی پارێزگاری لێ بکە بۆیە ئێستا سعودیە بۆیە ئەوەی مەکەی کرد لە ترسی ئەوەی کە ئەمریکا ناتوانێت پارێزگاری لێ بکە و ئێران بۆتە هێزێکی گەورە لە ناوچەکە نەترسی و حتمما پێشترە و ترسیان نەبوو حوسەکانیش تاقییان کردنەوە وایە حوسەکانیش ئەم ڕێکەوتنیان تاقی کردەوە ێستا لەو ماوەیە زۆر هێرشیان کردوتە سەر سعودی هاوپەیمانیتەکەی چێرشیان ئەنجام نەداوە نەخێر ناتوانن ئەو هاوپەیمانیە من پێم وایە تەنیا بۆ هیم بوو بۆ با بڵێم ڕیسالەیەک بوو نامەیەک بۆ ئێران بۆ ئێران و نامەکەش بۆ ئەوەی هەر کاتێک ئەگەر هاتوو ئێران هێرشێکی گەورەی کردە سەر ژێرخانی سعودیە بە تەواوی ئەو کاتە ئەوان احتیمالە تحرکێک بکەن مەرجش نییە شەڕ باش سەدانەکەی قاڵی باف بڵین باست کرد کە پرسیەمنی لە خۆ دەگرێ گەری هورمزی بەس دابەزینی لە فڕۆکەخانەی بەغدا و شوێنی تیرۆرکردنی قاسم سلێمانی پەیامی تێدا بوو جا بۆ ناوخۆ عێراق بێ بۆ ئەمریکیەکان بێ بەڵێ پەیامێکی گەورەی تێدایە پێشەوەی بێمەسەرەوە لەبەرەوەی باسی اتفاقی مەکەمان کرد اتفاقی مەکە طبعا سعودیە هەستەکە لە عێراقەوە زیاتر ئێران هێرشەکانەکە بۆیە استخباراتی پاکستانی و بە تایبەت تورکی و با بڵێ مخابراتی تورکی و سعودی و ئەوانەیش هەماهەنگن لە ئەوە و لە دژی ینی بۆ بە تایبەت دژی فەسائیل لە عێراقیشە ئەویان هەیە بەڵام ئەوەی کە دێمە سەری قالی باف کە هات بڵێەوە نامەیەکی زۆر بەهێزە کە قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندس بە دەستی ئەمریکەکان تیرۆرکران و ئێستا ئێران لە شەڕی دژ بە ئەمریکایە و هاتنی بۆ ئەو شوێنە بۆ ئەوەیە ئەو نامەیە بگەێنێ کە عێراق ئەو پێگەیە نییە ئێوە بە ئاسانی ئێمە خوێنمان داوە لێرە و خوێنی عێراق و ئێران تێکەڵ بووە لێرە و لێرە ئێمە هەین و ناڕوین ئەمە نامەکەیە زۆر وازح بۆ ئەمریکایە و بۆ ناوچەکەیشە چکە ئەمریکا زەختێکی زۆر گەورە لە زەیدیەکە و با بڵێم وەکو جەنابەت دوتت خەلیجیش ئێستا دەور و پشتیش هەمووی لەوەیە کە ئێران لە قاڵب بدەن بۆیە ئێران هاتووە بڵێ نەخێر ئەمقی استراتیژی لێرە سەرکەوتون خۆتە ناگەدارن لە کاتی شەڕی داعشیش هەوڵێک هەبوو هەر زیاتر بۆ نفوذکردنی بۆ لاوازکردنی ئێران و دەرنانی لە عێراق و لاوازکردنی شیعە و بەڵام دوایی ئێران بڵێن توانی وەبەرهێنان بکات لە ئەوی داعش و حەشتیان دروست کرد و زیاتر بڵێن هیلالێکی شیعی بەقوەتریان دروست کرد پێ دوایە جارە سەرکەوتوو بوون یاخود ماوێتی جارێ بتوان بەرەنگاری بڵێن هەژمونی ئێران ببنەوە بە تەواوەتی لە عێراق وەڵاهی لە عێراق بڕوا ناکەم سەرکەوتوو بن بە هیچ شێوەیەک لەبەرەوەی عێراق یانە بێ شەڕێکی ناوخۆی قورسی تیابێ یان بە ئاسانی ئێران عێراق بەجێ ناهێڵێ چکە ئەو هێزانەی ئێران هەیەی لە عێراقا ئەوانە هێزی عێراقین و عمقیان هەیە و عقایدین یعنی لە ڕووی مەزهەبەوە لە ڕووی سیاسیشەوە ئەوان وابەستن بە ئێرانەوە یعنی ئێمە حسابی زاهر نەکەین باڵتنەکەی چییە لە ناوەڕۆکە ئەمە من حسابیەوە ناکەم 3 فەسیل هەیە یا 4 فەسیل هەیە 67 فەسیلی حەشدی شعبی هەیە 67 238 سەگداریان 238,000 بەڵێ 238,000 هەیە بەڵام 67 ڕێک فەسیلی این هەیە بەناو حەج شعبی هەندێکی سوننەیە کەمە زۆر کەمە ینی پەنجەی دەست ئەژمێردرێ لە چاو ئەو 67 بەڵام ئەمانە ئەوەی کە زاهرە مەقاومەی ئیسلامیە ئەو فەسایلانەیە سەید شوهەدایە و ئەوەی دەمە هین ئەولیا دەمە ئەمانە هینن ئاشکران بەڵام
ئەو ئەلیوەکانی حەشد هەر هەمووی ڕاستە سەر بە مەنزومەی دیفاعی عێراقین بەڵام سەر بە ئێرانن یعنی تۆ تەسەور ناکەی مەسەڵەن بۆ نمونە قەت ڕۆژە بیستوتە جەنابی ینی ئەوانەی سەرکردایەتی بەدرن بڵێن ئێمە دۆستی ئێران نین یا لەگەڵ ئێرانە نین یان بێن قسەیەک دەربارەی ئێران بکەن لەبەرەوەی تەنانەت هەموو حزبە شیعەکانی عێراق ماعەدا سەدر نەبێ تەنها سەدر نەبێ باقی حزبە شیعەکانی عێراق هەر هەمووی وەلایەن بۆ ئێران هەیە ئەمە عمقی استراتیجی ئێران حسابەکرێت بەڵام باز لەوە دەکەن کە ئێستا ڕەنگە قەیس خزعەلی گۆڕابێ هادی عامری گۆڕابێ نوری مالیکی ئەوانە زیاتر بەلای سیاسەتدا ڕۆشتن پێ دوای تاکتیکێکە ئەوەی کەوان دەیکەن وەکو بەڕێزووتر ئەوان بە شێوەیەکن گروپەکانی دیکە بە شێوەیەکی دیکەن قەت ئەوان ڕۆژە لە ڕۆژان نایەن دژایەتی ئێران بکەن بەڵام لە ظاهر ناڵێن ئێمە ئێستا وەکو فەسایلی مقامە ئەڵێن ئێمە ئەو هێزانەمان هەیە لە چوارچێوەی حەشدی شەعبیە بەڵام لە ئەعلامە لە قسەکردنە لە دانیشتنەکانە جەماعەتی سادیقون زۆر بە توندی دژ بە ئەمریکا قسەکەن و دژ بە سعودیە و دژ بەوانە قسەکەن و دیفاع لە جمهوری ئیسلامیەکەن و لایەنەکانی تریش بە هەمان شێوە لە ئەعلام ئەگەر تۆ سیرکەی جیاوازە لەگەڵ ئەوەی تۆ ئەو بڵێ من فەسیلم هەیە و فەسیلی مقاومەیە ناش ئەی عەلی زەیدی لەکوێوە هاتەوە بڵێن ئایا گەر بەرنامەی هەبێت دژایەتی ئێران بکە یاخود باز لەوەکە پێشتر فایق زێدان پشتگیری دەکرد ئایا فایق زێدان باز لەوەکە کە پێشتر پەیوەندێکی تایبەتی لەگەڵ ئێرانیەکان بێ ئەو دێ لە عێراق دژایەتی ئێران بکات یاخود چۆن ئەو عەلی زەیدی خۆی ئەو نێتەی هەیە واللهی عەلی زەیدی خۆی گەنجە و سیاسی نەبووە پێشتر و هەر گەنجێکی تریشانی من خۆم تەحلیلم وایە تەسەورم وایە ڕاستە ئەو هات و حزبە شیعەکان هێنایان بۆ ئەوەی وەجهێک بدەنە یعنی لەم قۆناغا کە ململانەی تند لە نێوان ئێران و ئەمریکا هەیە یەکێک بێنن وەسەتی بێ بتوانێت ئیدارە لەگەڵ هەردوو لا بکە عێراق لەو ئەزمەیە ینی نەجاتدا کە ینی بتوانێت دارەکە لە ناوڕاستەوە بگرێ و ئەمان هاوکاری بکەن بەڵام عەلی زەیدی لەو خەتە دەرچوو عەلی زەیدی گەیشتە ئەوەی قەناعەتەی دوێنێ لە کۆبنەوەی لوژنەی ئەمن و دیفاع قسەی کردووە و توێتی ئەگەر پارچە بکەن ئەگەر حیاتم لەسەری داناوە بە هیچ شێوەیەک لە سینەوە واز لەوە نایەنم کە یەک کەس چەکدار لە دەرەوەی هین بێ دەوڵەت بێ و تحەدا ئەەکەم دژ بە فەساد ناوەستم یەک لەحزە ئەگەر هەرچی بێت طبعا ئەمە خۆی ئەم تحەدایانە تحەدای گەورن ئەم تحەدا گەورەیە هێزی ئەوێ قووەتی ئەوێ پاڵپشتی ئەوێ ڕاستە ئیدارەی دەوڵەتیش کۆبنەوەی کرد و هەموو حزبەکانی تیابن بە سونە و بە کوردیشەوە کە پاڵپشتی عەلی زەیدیەکەن و بەرنامەکەیەکەن بەڵام نیفاق لە عێراقا شتێکە کە هەموو کەس ئەیزانێ نیفاقی سیاسی من ئەڵێن ئێستا پشتیوانی نەماوە من نیفاقی سیاسی ئەڵێم لە ظاهر شێخ رەزا ئەڵێ لە ظاهر پاک و ئەمما لە باتندا ئیتر ئەمە تۆ لە ظاهر شتێکە لە باتنش لەبەر جەماوەر ئەڵێ پشتگیریەکەین دژ بە فەساد دژ بە ئەوە کە دێتە سەر ئیشکردن تەبان ڕێگری زۆرە لەبەر ئەوە ڕێگری زۆرە و عەلی زەیدی ئاستەنگی زۆر گەورەی لە پێشە ئەگەر بێوێ ئەو بەرنامەی ئەمریکا جێبەجێ بکە بەرنامەی ئەمریکا ڕێکەوتنی کێ لە باز دەکرێت لەگەڵ تۆم باراک و بۆ ئەوەی کە بڵێن گروپە چەکدارەکان ڕێکەوتنی لەگەڵ ترامپ و ئەو هەموو اتفاقانەی کە کراوە لە ئەمریکا لە سەردانەکەی عەلی زەیدی اتفاقی هەموو ئیمزاکانی ئەو ڕێکەوتنانەی اقتصادی و استثماری و ئەوانە حتا تەنانەت ئەمنیش ئەوە بووە کە ئەم ئەتوانێ هەم دژ بە فەسادیش بکە هەم فەسائلیش نەهێڵێ بە هیچ شێوەیەک هەژمونی ئێران لە عێراق نەیەڵێ بۆ ئەوەی استثماری ئەمریکی و ئەمریکا بێنن ناو عێراقەوە بە ئازادانە ئیش بکەن تۆ تەسەورەکەی شەریکاتی ئەمریکی بێتە عێراقیش بکە لەم بارودۆخە ناتوانن مستحیلە بتوانن لەبەر ئەوەی ئێران بە ئاسانی لە عێراق دەرناچێت جا باسی ئەوەی قالیباف بکەین ئێستا ئەمریکا تەبان ئەمریکا ئەعلانی کرد لە زمانی ترامپەوە کە هیچ دانوستانێک نەماوە لە نێوان ئەمریکا و ئێرانە ئێستا
لە دوای 60 ڕۆژەکە و ئەوان بەرنمەیەکی استراتیژی تریان هەیە بە حساب بەکاوە خۆ بە هەولێر ئەڵێ لەسرە خۆ وردە وردە ئێران ئەخنکێنن لە ڕووی ئابوووریەوە ئەمە بەچی کۆمەڵێک بڕیاراتی تر دەرەکەن بۆ زیاتر حساری ئابووری لەسەر ئێران یەکێک لە بڕیارەکان وشکاییە یعنی ئێران دابڕن لە وڵاتانەی کە لە دەورپشتی ئێرانە تەنانەت سینیش یعنی توجارەت وشکایی لەگەڵ چینە توجارەتی وشکایی لەگەڵ عێراقە توجارەتی وشکایی لەگەڵ تورکیەیە لەگەڵ پاکستانە کە خۆی ئەمانە هەر هەمووی سنووری ئینن ئەو وڵاتانەی ئەمریکا بتوانێت بڕیارێک دەربکە کە بەو شێوەیە لە وشکانیشەوە ڕێگەلەوە خۆتەزانی ئێمە سنووری ئێمە لەگەڵ ئێرانە هیچ کەسێ ناتوانێت لە وشکاییەوە ئێران دابڕێ لە سنووری عێراقاڵێ لەبەرەوەی هەموو مەرزەکان بە بەردەوام ئەگەر مەرزی ڕسمیش نەبێ بە قاچاخەر کراوە ئەبێ فەرمی زۆرە نافەرمیش زۆرە بەڵام بە فەرمێکەیش هەر بڕوا ناکەم بە هیچ شێوەیە بتوانن ئەوە بکەن چکە ئێستا حکمی عێراق ئەوانەی کە هێزن لە عێراقا سەر بە ئێران باش بەزووکو دیارە بۆ چوونی ئێران لەسەر گروپە چەکدارەکانی عێراق چییە ئەوە ئایا قسەیەکە بوو ئیسماعیل قانی هاتبێتە بەغدا و توێتی چەکەکانتان هەڵپەسێرن دایمەنێن و شتێکی وە لە ڕۆژنامەکان بڵاوکراوە فەرمی نەبوو پێ دوایێت ئێران لەگەڵەوە دابێ ئەو گروپانە چەکدا بنێن نەخێر قالیباف لە هاتنەکەی لە مؤتەمەرە سەحەفیەکەی زۆر بە ئاشکرا زۆر بە ئاشکرا وتی ئێمە پشگیری تەواوی فەسایلەکانەکەین لە عێراق وتی هێزیشە بۆ عێراق وایە بەڵێ هێزە بۆ عێراق ئەمە خاتنی قالیباف کەسایەتیەکی گەورەی وەکو قالیباف هاتنی بۆ عێراق بەش ئەوە نامەیەکی زۆر ئاشکرایە کە ئێمە هەین ئەمە لە ڕووی ینی بۆ پاراستنی ئاسایشی عێراق ئێمە وجودمان هەیە بۆ ینی هەموو حاڵەتەکان بە تایبەت ئێستا بە باسیەوە بکەم کە قالیباف سێ مەبەستی هەیە یەکەم ئەو نامەیە ئەهێنێ کە ئێمە لەم ڕۆوە ڕێگە ئەدەین بە باخیرەکان نەوتەکانی عێراق چکە عێراق زەرمەندی یەکەمە لە هەناردنی نەوت پێت وایە تایبەتمەندێکی بە عێراق کێشەی بۆ دروست بوو لەبەری هورموز بە مەرج چیە مەرجەکە مەرجەکە ئەوەیە دەست بۆ فەسائل نەبرێ و پەیوەندی اقتصادیەکان بەردەوام بێ لەگەڵ عێراقا و پەیوەندی دیبلۆماسیەکان بەردەوام بێ لەگەڵ عێراقا یعنی ئەمانە عێراق ئێران بە هێنی خۆی بزانێ بە دۆست و بە عمقی استراتیژی خۆی بزانێ لەبەر ئەوە ئێران ئەتوانێ ئەو دەرگایە ئازاد بکات بۆ عێراق چکە دۆستێتی بەڵام ئەگەر عێراق دژایەتی کرد تەوان نایکە نامەکەی وایە نامەکەی ئەوەیە ئێمە دۆستایەتی ئێوە ئەەکەین بەو مەرجە ئێمە ڕێگای دەین ئێوە بۆ ئێستا هاتوون یەخەیەمەتان گردو ئێوەتانەوێ ینی ئەمریکا لە دەرگاوە دەرەچێ لە پەنجەرەوە بێتەوە چکە ئێوە لە کۆتایین سینۆ ئەمریکا قاعدەی لە عێراق نامێنێ بەڵام کە قاعدەی لە عێراق نەما بەڵام هەموو شەریکات و ئەو هەموو اتفاقە لەگەڵ ئەمریکا کراوە یانی چی ینی ئەمە خۆی نامەکە زۆر ئینە ئاشکرایە یەکێکی ئەوەیە بۆ ئێمە لە ڕووی ئابووریەوە پەیوەندێکی تەواوی عێراق لەگەڵ ئێرانە هەیە 12 ملیار دۆلاری ئێران لەلای عێراقە هی غاز قەرزی ئێران لەلای عێراقە ئەو ساڵانەی کە غازی داوەتە عێراق ئەبێ ئەو 12 ملیارە بداتەوە عێراق ئێستا 218 تریلیۆن قەرزارە 218 تریلیۆن دینار قەرزارە یعنی کاتە نزیکەی 80 میلیارد دلار و سودانی 1 ملیار دۆلاری بۆ هێشتەوە 1 تریلیۆن دۆلاری بۆ علی زەیدی بەڵام لە کاتێکە کازمی بوو کازمی 100 ملیار دۆلاری بۆ سودانی بەجێهێشت ینی فاسدترین حکوم ئەو حکومە بووە کە سودانی سەرپەرشتی کردووە بە پێی ئەو دەلایلانەی کە هەیە موازنەی ئەو 3 ساڵە و ئەو پرۆژە گەورانە کە ئێستا هیچی دیار باش بەس پێ دوایە عێراق و بڵین لەگەڵ علی زەیدی لەگەڵ ئێران لەسەر گروپە چەکدارەکان ڕێکەوتن بکرێ لەسەر گەروی هورموز
پەیوەندی ئابووری ئەو 12 میلیارێک کە باست کرد ئێران بۆ ئەوە هاتووە قالیباف چی لێ دەخوێنێت پێت وایە پیس بەرزبێنێ قالیباف بۆ ئەوە هاتووە بەڵام ئایا سەرکەوتوو ئەبێ چکە ئێستا عەلی زەیدی ئەگەر بێت و لەگەڵ ئێرانە ڕێککەوێ ئەمە دژی ڕێککەوتنەکەی لەگەڵ ئەمریکایە ئەمەش سەختە قورسە هەردوو لای سەختە بۆ عەلی هەردوو لای سەختە ئەرێ وەڵا هەردوو لای سەختە بۆ عەلی زەیدی بەس دەکەی لە نزیکەکانی خۆی باسی لەوە کرد بێ پەشیمان بە عەلی زەیدی پێت وایە هەستی بەوە نەکرد بوو بە قوڵایی گروپە چەکدارەکان بە بارودۆخی عێراق وەکو گەنجێک خوێنەوەی نەبوو بۆ ڕابردووی عێراق چی بوو ئەوە دەستی داوەتەوەی شە قورسە من بۆیە باسی نیفاقی سیاسیم کرد ئەمان هێنایان پیانە هەڵدا تۆرە ئێمە پشتگیری دەکەین هەرچی ئەەکەی بیکە تەبان ئەوش گەنجێکە خۆی لە خۆی بایی بوو ینی واقعەکەی نەخوێندەوە بە تەواوی ئێستا یەک حاڵەتی لە بەردەستە عەلی زەیدی ئەوە یەکە هەڕەشەی کردووە خۆی هەڕەشەی کردووە خۆی وتوێتی لە پێش ژنەی ئەمن و دیفاع وتوێتی ئەگەر بێت و ئەوەی من ئەمەوێ بڕیارێکە و تەراجعی تیان ناکەم ئەبێ بیکەم داوکاتە چی ڕوودا لەگەڵ داوا ئەەکەم ئەڵێ ئەو کاتە دێمە سەر تەلەڤیزۆن حەقائیقی ئەم حزبە سیاسیانە بە خەڵک ئەڵێم هەرچی نهێنی ئاشکرایەکەم دوایەوە بە خەڵک ئەڵێم وەرنە سەر جادە ئەگەر ئەتانەوێ من گەندەڵی نەهێڵم ئەگەر ئەتانەوێ بارودۆخی عێراق باشکەم ئەگەر ئەتانەوێ سیادەی عێراق بگەڕێنمەوە بۆ عێراق ئەگەر ئەتانەوێ عێراق نەبێتە بەشێک لە ململانەی ئێران و ئەمریکا و بەشێک لە ململانەی ناوچەیی ئەو کاتە ئێوە وەرنە سەر جادە و پشتگیریم بکەن من ڕوحم فیداتانە ئەمەش طبعاً سەدر لە پشتێتی سەدر لە پشتێتی و بۆ چوونی سەدری شوایە بۆ چوونی سەدری شوایە اعتیماد بکاتە سەر جادە بەس وەکو چارنووسی سەدری نابێت دوور بخرێتەوە لە پرۆسی سیاسی کابینەکەی ئێستا تەواو نەکراوە چواردە وەزیر بەزەوەندە متمانەی پێدراوە من تەسەور ناکەم عمری زەیدی درێژ بێ ئەگەر بەو شێوەیە مامەڵە بکات چکە پەی و بزان ینی وەکو با بڵێم تەحلیلی سیاسی ئەڵێم و دیدی من بۆ وەزعی عێراق بەگشتی عێراق ئێستا بەشێکە لەو ململانێ بەشێوان ئەمریکا و ئێرانە کەی ئەمریکا و ئێران تەواو ڕێک کەوتن ئەو کاتە ئەم کێشانە نامێنێ کە ڕێک نەکەون ئەم کێشانە هەرەمێنێ قوڵتری شەبێ بۆیە زەیدی لە ئاستی ئەوەدان نییە چکە حکومەکە ئەو حکومەی کە لە عێراق هەیە ئێستا ئەوانەی کە صاحب بڕیارن و هێزیان هەیە ئەوانە سەر بە ئێران ئەمە واقعە عەبدولعەزیز بێنە و خۆناغە گروپە چەکدارەکان لەگەڵ عەلی زەیدی شەڕ ڕووبدا جا بەکارهێنانی دیژە تیرۆری عێراق بلێن عەلی زەیدی و گروپە چەکدارانە و پێشتر باسی ناوچەی جورف سەخریش دەکراوە کە پێگەی گروپە چەکدارەکانە ناوچەیەکی گرنگی استراتیژیە بۆیان بگەنە و قۆناغی عەلی زەیدی لەگەڵیان شەڕی ناوخۆ دروست بێ یاخود بەرەوە بڕوە لەگەڵیان ڕێ بکەوێ یان دەست لە کار بکێشێتەوە خۆی ئێستا هاتنی قالیباف نامەیەکی توندە و لەگەڵ هەر سێ سەرۆکایەتەکەیش دانیشت ئاخر جاریش لەگەڵ عەلی زەیدی دانیشت هاتنەکەی بۆ ئەوەیە کە تۆ دەست ئەبەی بۆ هێڵی سوور کێ لە پشتە ئێستا ئەگەر ئاشکرا بێ ئەگەر ئێستا لە کەناڵێکی تەلەڤیزۆنی ئەو کۆبنەوەانە بە عەلەنی ئەعلان بکرێت دەرەکەوێ نیفاقی سیاسی لە عێراق چۆنە لەگەڵ قالیباف بە شێوەیە قسەکەن و لەگەڵ زەیدیش بە شێوەیە تر قسەکەن لایەنە شیعەکان هەموو یعنی ئەو لایەنانە بە زۆربەی وانە بە شێوەیەک لەگەڵ ئەوە قسەکەن بە شێوەیەکی ترش لەگەڵ زەیدی قسەکەن بۆیە کێشەکە تاقیترە بێ باش ئەی ترامپ چی لە عەلی زەیدی دەوێت بڵێن ئەو ئێرانیەکان دەڵێن گروپی چەکدار و قوڵانەیە ئەی ترامپ چی دەوێت ئەویش پێچەوانەیە ئەمڕۆ ئەبوو ئالای وەلایش قسەی کردبوو دەڵێ پارەی عێراق ئەمریکا داگیری کردووە کە دۆلارە ئاسمانی عێراق داگیری کردو دەڵێ ئەمریکا ڕێگە نادات کۆمپانیایەکی ئەڵمانی بێ کێشەی کارەبا چارەسەرکات چینیەکان بێن کارەبا لە ئێران بکرین لە تورکیا بکڕین بڵێن ترامپ چی لە عێراق دەوێت خۆت سیاسەتی ئەمریکا زانی ئەمریکا بەس نا سیاسەتی ئەمریکا بەتەنیا دۆلی خەلیج عێراق بە مەترسیدارە زانێ لەسەر خۆی چکە حکومێکە ئەوانە لێنم حکومە سەر بە ئێرانە و مەترسیان هەیە چکە لە ناو خۆی سعودیە شیعە هەیە لە ناو خۆی کویت شیعە هەیە لە بەحرین شیعە هەیە ئەمانش کێشە و گرفتیان بۆ دروستەکەن
و لەو ماوەیەش لە نێوان ململانەکانی عێراق و با بڵێم ئێران و ئەمریکا لە عێراقیشەوە ئەوان ئەڵێن هەڵمەت کراوەتە سەرمان لەبەر ئەوەی سنووری خۆیان بە عێراقەوە بە سنوورێکی مەترسیدا دەزانن 800 کیلومتر زیاتر لە 800 کیلومتر سنووری عێراق و سعودیەوە خۆتەزانی ئەمانیش تەسیریان لەسەر ئەمریکا هەیە و ئەمریکایش عێراق ئێستا بە بەشێک لە ئەو استراتیجیەتە ئەزانێ ئاسایشی نەتەوەی ناوچەکە بەتە ئاسایشی خەلیج یعنی عێراق ئەگەر عێراق لەژێر هەژمونی ئێران بێ ئاسایشی خەلیج لە مەترسیدایە سعودیە بێ کوێت بێ ئەردەن بێ هەر وڵاتێک بێ خەلیج ئەڵێ من ئجا لەبەر ئەوە لەبەر ئەم سەبەبە ئەمریکا وازە عێراق نایەنێ بۆیە ئەمریکا تۆمباراکی داناوە چۆن لە سووریا نوێنەری ترامپە لێرەش نوێنەری ترامپە بۆ ئاسایشی بۆ باری ئاسایشی سووریا و عێراق یعنی بەو شێوەیە ئەوان ڕسمیان کردووە ئەجا لەبەر ئەوە ئەوانش ئەجندەی خۆیان هەیە بۆیە دوو ئەجندەی گەورە بۆ با بڵێم هەرێکێک بۆ بەهێزکردنی هەژمونی خۆی لە وڵاتە و عێراقیش وڵاتێکی زەعیف وڵاتێکی ئێستا خاوەن مؤسساتی حەقیقی نییە ڕاستەقینە نییە بەڕاستی لەبەر ئەوەی سیادەی بەدەستخۆی نییە دەسڵاتی بەدەستخۆی نییە ئەوە دۆلارەکەی لای ئەمریکایە خۆی وڵاتەکە وێران ئێستا لە ڕووی ئابووریەوە ئەم گەندەڵیەکی زۆر ئەوەیە کە ینی بەڕاستی هیچ وڵاتێک وەکو عێراق ئێستا وەزعی خراپ نییە وەزعکی زۆر خراپی هەیە یان تۆ تەسەور بکە تا ئێستا مەعاشی زۆربەی وەزارەتەکانی عێراق نەدراوە مۆزەفین ئەمە یەکەم مانگە یەکەم جارە عێراقەوە نەدواکەوتووە و نییە پارە نییە ئەجا ئەمە کێشەیەکی گەورەیە دووەم ئەوەی کە زەیدی ئەیکا بێ لە دژایەتی فەساد ناتوانێت دژایەتی بکە بەڵام وەستانوێتی تا ڕادەیەک ئێوە چی بۆ ئەو داهەنێکی دەستگیرکردن ئەو پاشەکشەی کرد بڵێن زەیدی لە پرۆسە گەندەڵەکەش خەڵکی گەورە بگرێ یاخود بەرنامەکە تا ئەوێ بوو نە بەرنامەکە خۆی ئەوەی لای زەیدیە زۆرترە بەڵام بەرنامەکە ئەو فترەیە ئەم سەرەتایە بوو کە ئەو سەفەرەی ئەمریکا بکا و ڕیسالەیەکیش بێ بۆ خەڵکە ئیتر ئین نەکە با بڵێم گەندەڵی نەکە بۆیە هەردوێنێ مستەفا سەنەد ئەگەر ناوت بیست بێ وەزیری پەیوەندەکان ئەڵێ قسەیەکی وا هەیە هەموو سیاسەکان گەورەکان زۆربەیان گەندەڵن قسەیەکی وا هەیە اتفاقێک بکرێ ئەگەر بە پێی پرۆژە یاسایەکیش نەبێ لە ناو پەرلەمانە بەڵام اتفاقیش بێ ئەوان ئەو بەشێک لەو پارە بگەڕێننەوە بۆ حکومەت لەم کاتە و حکومەتیش بێدەنگ بێ بەرنمەیەکی وا هەیە ئایا ئەو بەرنمەیە بە پرۆژە یاسا بێ یان بە خارجی پرۆژە ئەمەی زەیدی ئەوێ ڕێگە بگرێ لە فەساد بەڵام من لە دوو جار تا ئێستاش باسم کردو لە سەردەمی عادل عەبدولمەهدی کە وتی مەجلیسی مکافحەی فەساد ینی با بڵێم ئەنجومەنی باڵای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دامەزرێنم دای نەمەزران و ئەو کاتە ئەو وتی 3000 مەلەفی گەندەڵی گەورە لە بەردەم دەستگای هین هەیە دادوەری هەیە هیچیش نەکراوە تا ئێستا باشە بەس ئێستا بۆیە ئەڵێم ئاستەنگەکانی بەردەم زەیدی زۆر ئێستا جگەر لە فشار بۆ سەر عەلی زەیدی بازەوەکە فشارەیە بۆ سەر فایق زەیدان لەلایەن گروپە چەکدارانەوە بێ یاخود ئەگەر خوێنەوەکیش بۆ بکەین ئەو ڕۆڵی ئێستا فایق زەیدان هەیەتی پێشتر سەدانی خۆڵاتانی دەرەوەی نەدەکرد وایە ئێستا سەدانی سووریا دەکات لەگەڵ ئەحمەد شێران سەدانی ئەردۆغان دەکات مەوسم ساڵانی پێشتر ئەو سەدانە کەمتر بوون طبعا ئێستا دەسڵاتی فایق زەیدان ینی دەسڵاتی قەزایی هێنایەوە ئەوەی کە لە دەسڵاتی تەشریعی و تەنفیزیش بە قووەتر بێ بەڕاستی ینی ئەو ماوەیە وا پیشانیدا جا ینی ئێستا لایەنە شیعەکانی ناو عێراقیش پێشتر ئەگەر ترسێکیان هەبوو کە ئەمریکا ئێران ئەڕوخێنێ و ئێران ناهێڵێ ئێستا ئەو ترسیان ڕەویەوەتەوە سەرەتا ترسە بوو سەرەتا ترسە بوو ئێستا نە ئێستا ترس نییە ئێران بەهێزە بە تایبەت لەو دوو ڕۆژە هاکی زیاتر لە چەندین جامیعی گەورەی ئەمریکا
و سەدان شەریکاتی ئەمریکا پێشتر وێزگەکانی ئاو وێزگەکانی ئاو پێشتر و ئێستا ئەو دوو ڕۆژە زۆر زەربەیەکی گەورەی داوە ینی ڕووی تەکنۆلۆژیەوە ئێران ئێستا بە قووەتە و کاتێک ترامپیش ئەڵێ من استراتیژیەکەم گۆڕیوە پێشتر ئەیوت بە شەو ڕۆژێک ئێرانەکەمە ئەوە لەسەر عەرزەی سەرمەوە ئەو هاکەم ئێستا ئەڵێ استراتیژیەکەم استراتیژیەکی دوورمەودایە بوردە وردە یەواش یەواش لە ڕووی ئابوووریەوە ئەیخنکێن ئەمە زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی کە پێشتر ئەیوت و ئێستا ئێران خۆی بە براوە ئەزانێ و بە قووەتر ئەزانێ بۆیە دەست لە لبنانی شەڵ ناگرێ بۆ حوسەکان بە هەمان شێوە بۆ حوسەکانی شەروە و لە عێراق چۆن دەسەڵ بگرێ باشە بەزۆکو کورت ئەم ئالۆزیان گروپە چەکداران ئەم ناکۆکی ئێران و ئەمریکا چ کاریگەری لەسەر کورد خۆتان ئاگادارە پێشتر هێرشی درۆنی هەبوو بۆ سەر چەناوچەی لە سلێمانی لە هەولێر نووسینگەی مەسرور بارزانی کورد دەبێت چۆن مامەڵگای خۆ لێکەوتی ئەم باردۆخی کە لە عێراقی لە ناوچەکە لە سەرهەرێمی کوردستان من تەسەورەکەمەوە نامەیە چکە ئەو درۆنەی کە بەکار هاتووە درۆنی حەدید ئەوەی کە ناوێکی تری هەیە لەو درۆنانە جۆرج جیاوازترە چکە ئەم درۆنە زۆر دقیقە هەدەف وەکو خۆی ئامانج وەکو خۆیە پێکێ وەکو ئەوانەیە عسکەریەکان باسیەکەن کە 35 کیلۆگرام هینی شەڵەگرێ TNT لەگرێ ئەمە کە نەیداوە لە ئەو شوێنە و مەبەستەکەی نەپێکاوە ینی نامەیە بۆ تیرۆر نەبووە نەخێر نامەکە وازەحە بۆ تیرۆ ئەڵێ ئەگەر ئەم جارە لە ژێر ینی لە خەتی ئێمە دەربچن واتان لەیەکەی ینی ئەمە لە دوای ئەوە دێ کە خۆی بەهێزە زانێ ئێستا ئێران خۆی بەهێزە زانێ خۆی بە ئەوە ئەزانێ کە لە ئەمریکای بردۆتەوە و ئەمریکا ناتوە ئەو لە دگەڵ دۆڵ خەلیج شاوا قسەکە لەگەڵ هەموو دەوڵەتەکانیشە زیاتر بووە لە دەوڵەتانی خەلیج ئەی طبعا بەو شێوەیە قسەکە و لەبەر ئەوە ینی ئەبێ تەمان کوردیش حساباتی خۆی هەیە بەڕاستی و ئەمانیش ئێستا تەسەورەکەم هەر وەزیری ینی تۆ تەسەورکە ئێران بە دوو شێوە ئیشەکە لەلایەکەوە ئیشەکە خۆی کانامەکە گەێنێ لەلایەک شۆڵێ من نیم ئەوە دەستی سێمە بەڵام خۆی نامەکەی گەیاندووە بەڵام لە ڕووی قانونیەوە خۆی ناکەتە ساحبی ئەوەش هەیە بەڵام نامەکە هەموو لایەک تێگەیشتووە باش بەس دەبێت بەتەوێتی پارتیژێتی چۆن مامەڵە بکەن ئەمە باسی ئەو دێڕە بکەم لە نامەکەی وەزیری خارجیە کە لە دوای هێرشەکەی سەرۆک وەزیران بڵاوی کردەوە لە نامەکە زۆر وازە حاڵە ئێمە دۆستیەوەی ئێمە بەیەکەوە شەرمان کردووە دش بە نظامی کۆن و دش بە داعشوانە لەبەر ئەوەی ئێمە بەیەکەوە ئەبێ سەروەری خۆمان بپارێزین ینی نامەکە بزەبت مەزمونونەکەی وایە ئەگەر ئێمە سوپاسانەکەین کە نەتان هێشتووە تا ئێستا سنوورەکان پارێزراوە بەڵام ئەگەر وانەکەن ئێمە واکەین ئەگەر وا بکەن ئێوە پارێزراوە ئەمە ناوڕۆکی نامەکەیە کە وەزیر خارجیە بە شێوەیەکی تر تەرحیەکە باش بەس ئێستا لەم بارودۆخە پەیوەندی بە پرسی ئاسایی شەوەیە کە هێرش دەکرێتە سەر هەرێم یاخود سیاسەتی ئێران بەرامبەر هەرێم گۆڕاو چکە لە کاتی داعش بڵێن یارمەتی دەری ئێران بوون بڵێن وڵاتانی تر نەهاتن ئێرانەکان یەکەم کە ساوکاری هەرێمیان کرد یەکەم وڵات بوون لەو ناوچێدانیان بە فیدراڵێتدا کۆنسوڵخانەیان کردەوە پەیوەندی ئابووریان هەبوو لە سەردەمی بەعس پەیوەندێکی مێژووی هەیە ئێستا هەز دەکرێت سیاسەتێکی گۆڕابێ من هەست ناکەم سیاسەت ئێران گۆڕابێ بەرامبەر هەرێم ئێران ئەوێ هەرێم بە قسەی خۆیان ینی بە پێی نامەکەیش بێ بەڵێ ئێمە هەرێمێکی ئاسایشمان ئەوێ لەبەر سنوورەکەمان ئاسایش بپارێزێ ئاسایشی بپارێزراو بێ لەبەر ئەوە ئێران تەنیا ئەوێ بڵێ ئێوە تەمان هەرچەند هەرێم بە بەردەوام لە ڕووی دەستگا ڕسمەکانیەوە لە ڕووی ئەحزابەکانەوە بە بەردەوام ئەڵێ ئێمە بەشێک نین لەو کێشە و ململانەیە کە لە ناوچەکە هەیە ئێمە ئێران دۆستمانە و سەردانی نێچیروان بۆ تەهران و ئەو علاقاتانەی کە هەیە ئەوە ئەڵێ بەڵام ئێران دائیمەن مەترسیەکی هەیە کە لێرەوە زەفەری لێ نەبرێ لە داهاتوو بۆیە ئەیەوێ ئەم منطقەیە هەرێمی کوردستان کە لە ڕووی ئیستراتیجیەوە ئێران بە زۆر مهمی ئەزانێ کە ئێرە ئەمین بێ لێرە بۆیە دۆستایەتی ئێرە لە دەست نەدا بەڵام بەو نامانە ئەو تعبیر لە لەیەک بەس ئەو سەردانی قالیباف یاخود ڕێکەوتنێکی ئەمنی شەبوو لەبارەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەرێمن
ڕێکەوتنێکی ئەمنیە برێنە عێراق و ئێران و وەزیر ناوخۆێرەمی شتێدا ئەندامە ئەو سەدانەی پەیوەندێکی بە پرسی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی شەو هەیە ینی فشاری زیاتریان لێ بکرێت چونکە پێشتر ئێران داواکاری زۆری هەبوو لە بەرپرسانی هەرێم لە عێراق لەبارەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆی ئەو حزبانە هەمویان بە ئاشکرا لەگەڵ حکوومەتی هەرێم بە التزامیان کردو بە حکوومەتی هەرێمەوە و دوورن لە مەرزەوە و هیچ هێزێکی چەکداریان نەماوە کە چالاکی بنوێنێ و دانیشتون و علاقیان بە هیچەوە نییە و ئەو تعهودیانی شەداوە بە حکوومەتی هەرێم و بە حکوومەتی عێراق ئەمە وازحە ینی مەترسی لەوانە نییە ئەگەر ینی ئەوە لە ڕووی ئەمنیەوە ئەگەر فشارێکی تریش هەبێ هەرەکرێ تۆ بۆ هەر وڵاتێک بێ کە معارزەی هەبێ فشارەکە بۆەوەی معارزەکەی هین نەبێ ینی چالاک نەبێ بەس ئەو هەوڵی ترام لە سەرەتای شەڕەکەەوە مەترسی بۆ کورد دروست نەکرد کە وا لێ دەخمێتە هەوڵێکیان نەبێ کورد بەکاربێن و تەلەفۆنی کرد و لەگەڵ هەندێک لە حیزبەکان و لە سەرەتاوە سەرەتا تەبان سەرەتا زۆر هەوڵێکی زۆر جددیانەدا کە کورد بەشێک بێ لە سیناریۆکە لە ئێرانە وهانی کورد بدەن کورد ئەوە بێ بەڵام کورد خۆی ڕاستە یەکیان گرد و بەرنمەیەکیان دانا و یەکگرتوو بوون بەڵام تەدەخولیان بەی شێوەیە نەکرد دەبەر ئەوەی ئەوان حسابی ئەویان کرد نەبنە کەپشل فیدا بە عەرەبی ئەڵێ ئەو باش بوو بۆ کورد بڵێن طبعاً کورد زۆر خۆی ینی با بڵێم ئەوە لە ڕووی داناییەوە بوو ینی منطقیان بەکارهێنا و عەقلیان بەکارهێنا و نەبوونە بەشێک لە ئەیان توانی هیچ نەکەن ئاگاداری ئاگاداری بدەن بە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بڵێن ڕاپەڕ بەڵام ئەویان نەکرد جارێکە ترامپ ئەگەر تەلەفۆن بۆ سەرکردە کوردەکان بکاتەوە لەو کاتە تەلەفۆنی ڕەنگە خەڵک خوێندنەوەی هەبوو بێ سەرۆکی وڵاتێک تەلەفۆن بۆ سەرۆکی حیزبیش دەکات لەو بارودۆخە ینی جارێتر بیکاتەوە دەبینەوە خۆناغی من تەسەور ناکەم جارێکی تر بەو شێوەیە بێ چکە ڕۆڵی تورکێش ڕۆلێکی زۆر گەورە بوو و ترامپیش ئێستا بەڕاستی کوردیش ینی با بڵێم هێزە کوردیەکان ینی لە سیاسەتی ئەمریکا ناڕازین ینی زۆر جار ئێستا ترامپ ئەسڵەن جار هەیە گاڵتەکە بە ینی پرسی چەکەکان پرسی چەک و زۆر شتی تر ینی هەم هەندێک شتی کە ئەسڵەن واقعی نییە و ڕاستگویانە نییە ترامپ باسیەکە لەبەرەوەی حزابە کوردەکانی شێستا لە ناو ئەمریکاش ئێستا کێشە و گرفت هەیە لە هەم لە بینی دموکراتەکان و هەم لە بینی جمهوریەکان و لەم شەڕێش وەزعی ترامپ کەمتر یان باش نییە و لە بینی ترامپ و لە بینی جمی ڤانسی تێڕوانینەکان جیاوازن سوپاس دەکەین کاک عەبدوڵعەزیز حەسەن نایب پێشتری پەرلەمانی عێراق سوپاسیان سوپاس بۆ جەناب سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان لەگەڵ